بە بەشداری سەرجەمچین و توێژەکانی شاری سلێمانی پرۆژەی نوری جیهان بۆ تاقیکردنەوە لە 40 فەرموودەی سەروەری مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت بە سەرکەوتووی بەڕێوەچوو. من ناوم هەنیە، زۆر سپاسی ئەم پرۆژەیەکەم کە زۆر سپاسی دایکم و باوکمیشەکەم کاوکاریان کردم لەم پرۆژەیە و من زۆر سپاسی بنکەی بەخودیشەکەم کە یارمەتیانیم. چەند ڕۆژ خەریک بوویت تا لەبەرت کرد؟ هەتا دوێنە لەبەرم کرد، دوێنە تاو بووم فەرموودەکان. 40 ڕۆژ. وڵای حەزم لێ بوو بەشداری بکەم و فێری فەرموودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم. چەندێکی پێچوو تا لەبەرت کرد؟ وڵا 6 ڕۆژم پێ سوش کامی لە زۆ هاتم. هەر فەرموودەکان و 31 فەرموودەی پێغەمبەری خۆشەویستمان لەبەر کرد و 9 فەرموودەی قودسیش. تاقیکردنەوەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڕێوەچوو بە چەشنێک 54 ناوەند و جێگا بۆ ئەنجامدانی تەرخان کرابوو. وڵای ئەمە بۆ خۆی هەر بۆ قیامەتمان باشە و سوودێکی زۆر گەورەی لێ بینین. ئەم شتە بۆ عەقڵ خۆمان ڕاهێنانێکی زۆر گەورەیە. وڵای هەموویم لەبەر کرد بوو. رحم الله من سمع حديثا فبلغه كما سمعه. واتە ڕەحمەت لەو کەسەی کە گوێ لە وتارێک لێ دەگرێت و باسیەکە وەکو چۆن گوێی لێ گرتووە. پێم خۆش بوو وەکو مسلمانێک بەشدار بم و وەکو شوێن کەوتەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ئەو فەرموودانە هەمووی ئامۆژگاری و ڕێنمونی بەسوودن بۆ مسلمانان لە ژیانی ڕۆژانەیاندا و منیش وەکو مسلمانە حەزم کرد بەشدار بم تا بتوانم ڕنگدانەوەی هەبێ لە ژیانمدا و ئینشاڵڵا بە نیەتی سەرکەوتن. بەشداربووان چالاکی هاوشێوە بەگرن دەزانن بۆ ئەوەی وە خۆیان دەڵێن سەرقاڵبوونیان بە ژیانی ڕۆژانەیانەوە لە فەرموودەکانی ڕەسوولی نازدار دووریان نەخاتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. من بەشداری کردنم لەم پرۆژەیە هەدەفی سەرەکیم ئەوە بوو کە پاداشتێ ئەجرێک بۆ قیامەتم هەبێت و هەروە زیاتر شارەزای دینەکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بم. هەروە هیوادارم ئەو کەسانی هاوتەمەنی منن یان لە خۆم بچکۆلەترن یان گەورەتریشن فەرقی نییە زیاتر بەشداری ئەم پرۆژانە بکەن چاوەکو هەم خێریشی هەیە بۆتان و هەم خۆشتان سوودی لێ بینون و زیاتر شارەزای دینەکەمانە بن. سەرپەرشتیاری پرۆژەکەش ئامانجی سەرەکی تاقیکردنەوەکە بۆ پەیام دەخاتە ڕوو. لە مناوجی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پرۆژەی ئەم جارەمان 40 فەرموودەیە لە فەرموودە ناوازەکانی پێغەمبەر لە هەموو بارەکانی ژیانی لە خۆ گرتووە. ومێ دەکەین ئینشاءڵڵا ئەم 40 فەرموودەیە کە هەرێکە لەم قوتابیانە و لەم گەنجانە و لەم باوکو دایکی قوتابیەکانیش بەژاریان کردووە بتوانن لەگەڵ لەبەرکردنیا ئینشاءڵڵا بتوانن لە ژیانی ڕۆژانەیانە ڕنگ باتەوە هەمومان ڕنگڕێژ بین بە ئاکارەکان و ڕەوشەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ئەسڵی پرۆژەکەی ئێمە لە پێناوی ئەوەیە. سەرڕای ئاڵنگاریە بەردەوامەکان بەڵام تاقیکردنەوە سەرتاسەریەکان لە قورئانی پیرۆز و فەرموودەدا ڕاناوەستێت و ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێت. لە سەرتاسەری هەرێمی کوردستان 55,000 کەس ناوی خۆیان بۆ پرۆژەی نوری جیهان ناونووس کردووە. لە سلێمانیش زیاتر لە 5,000 کەس ناوی خۆیان نووسیوە و ئەمڕۆ بەشداریان لە تاقیکردنەوەکەدا کردووە. بەڵام ئەوەی جێگەی تێبینیە لەم تاقیکردنەوە لە تاقیکردنەوەکانی ڕابردووشدا ئافرەتان پشکی شێری بەشداریکردنیان بەردەکەوێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.